خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لەوانەیە باسی لاپەڕا 130 و 131 دەکەم ئەگەر ماوە هەبوو. لاپەڕا 130 لێکدان و دابەشکردنی ژمارە تەواوەکان. ژمارە تەواوەکان ژمارە پۆزیتیڤ و نێگەتیڤەکان دەگرتەوە. پەپکەکانی سوور و زەرد بەکاربینە بۆ نواندنی ژمارە تەواوەکان. پەپکە سوورەکە کەم یەکە، پەپکە زەردەکەش کۆ یەکە دەنوێنێ. چالاکی پەپکە زەردەکان بەکاربینە بۆ نواندنی ئەنجامی لێکدانی 2x3. 2x3 واتە دەتوانین بڵێن 2 کۆمەڵەم هەیە، هەر کۆمەڵەی 3 ژمارەی هەر کۆمەڵەی 3ە، واتە 2x3 ئەگەر بشیان ژمێرم 1 2 3 4 5 6 2x3 دەکاتە 6. هەردوو ژمارەکان پۆزیتیڤن، ئەنجامەکەش پۆزیتیڤە. پەپکە سوورەکان بەکاربینە بۆ نواندنی ئەنجامی لێکدانی 2x کەم 3. پەپکە سۆرەکان کەم 3 2 کۆمەڵەم هەیە، هەر کۆمەڵەی 3 بازنەی لە ناوە، واتە 2 ئەگەر جارانی کەم 3 بکەم چونکە نێگەتیڤە یەکێک لە ژمارەکان ئەنجامەکەش نێگەتیڤ دەردەچی، کەم 6. دیسان پەپکە سۆرەکان بەکاربینە بۆ نواندنی ئەنجامی لێکدانی کەم 2x3 سیفەتی ئاڵ و گۆڕ بەکاربینە. دەتوانین لە جیاتی کەم 2x3 دەتوانە بنووسم 3 جاران کەم 2 هەر یەک شتە، هەر یەک ئەنجامە، واتە 3 کۆمەڵەم هەیە، هەر کۆمەڵەی بریتیە لە کەم 2 کەم 2 کەم 2، کەواتە کەم 2x3 هەر هەمان ئەنجامە 3 جاران کەم 2 یان نێگەتیڤ 2، ئەنجامەکەش نێگەتیڤە کەم 6. چۆن ئەنجامی لێکدانی 4x3 دەنوێنی، واتە بە دروستکردنی بازنەکان یان پەپکەکان 3x4 یان 4x3 هەر یەک شتە، کەواتە ئەمن 3 کۆمەڵەم دروست کردیە، هەر کۆمەڵی بریتیە لە 4 بازنە، 3x4 دەکاتە 12. پرسیارەکەی دیکە چۆن ئەنجامی لێکدانی 3 جاران کەم 4 دەنوێنی. ئەویش دیسان 3 کۆمەڵەیە، ئەو جارەی پەپکەکان سوورن، هەر کۆمەڵەی دیسان 4 بازنەی لە ناوە کە بە نێگەتیڤن، ئەنجامەکەش بە نێگەتیڤە، 3 جاران کەم 4 دەکاتە کەم 12. ئێستا بێمە لای چی تێبینی دەکەی لە ئەنجامی لێکدانی 2 ژمارەی موجەب. ئەگەر 2 ژمارەمان هەبوو هەردووچیان کۆبوون، واتە هیچ هێمایەک نەبوو یان هێما هەبوو، ئەنجامەکەش هەر کۆیە هەر پۆزیتیڤە. بەڵام ئەگەر 2 ژمارەمان هەبوو ژمارەیەکیان موجەب بوو پۆزیتیڤ بوو، ژمارەیەکیان سالب بوو نێگەتیڤ بوو، ئەنجامەکە نێگەتیڤە یان کەمی لە پێشە. تەواو بووم لێرەش دێمە لای ئاستی ژێراو. ئاستی ژێراوێک، ژێراو ئەوانە ژێراون کە بە کوردی ژێراوە، بە ئینگلیزیش سەبمەرین. ئەوە ژێراوە کە دەچیتە ژێر ئاو، زۆر جار بۆ شەڕ و شتیواش بە کەلک دێ بەداخەوە. ئەوە ژێراوە، ژێراوی گەورە، ژێراوی ئەو ژێراوەی هیندیەکان، هیندستان گەورەترین ژێراو، ئەوە ژێراو. ئاستی ژێراوێک دەگۆڕێت لە ژێر ڕووی دەریا.
لە هەر خولەکێک کەم 30 مەتر، واتە هەر خولەکەک بڕوە زیاتر ژێراوە کە دەستە خوارێ دەستە ژێر دەریا بە 30 مەتر. ئەگەر ژێراوەکە دەست بکا بە نقمبوون لە ڕووی دەریاوە، دوای 4 خولەک ئاستەکە دەبێتە چەند؟ چونکە ئەمن دەزانم لە هەر یەک خولەک 30 مەتر دەچیتە ژێر ئاو. ئایا لە 4 خولەک چەند مەتر دەچیتە ژێر ئاو؟ دەبی ئەمن چاری بینم جارانی کەم 30 بکەم. لێرانە بە هێڵی ژمارەکان بەکاربێنە تا ئەنجامەکە ببینەوە. هێڵی ژمارەکان بەکارهاتیە لێرە ئاستی دەریا سەر ئاو 0، ئەوجا هەر یەک خولەک بڕوە 30 مەتر دەچمە لای چەپ. دیسان یەک خولەک 30 مەتر ئەوە 60 مەتر، دیسان یەک خولەک 30 مەتر ئەوە 90 مەتر، ئەوجا یەک خولەکی دیش 30 مەتر ئەوە 120 مەتر بەکەم، چونکە دەچمە ژێر ئاو دەچمە لای چەپ لەسەر هێڵی ژمارەکان. کەواتە دەکاتە ئەنجامەکە دەکاتە کەم 120 مەتر. نازام لێرە لەبەر چ کەم نەنووسرایە، ئایا لە جیاتی کەم نووسرایە ژێر ئاو کە وشە نووسرایە لە جیاتی هێما. ئاستی ژێراوەکە دەبێتە 100 مەتر لە ژێر ڕووی دەریا، لە ژێر ڕووی دەریا. کەواتە لێرە بە شێوەی ڕوونکردنەوەی زۆر زۆر ئاسانە 30 مەتر 30 مەتر 30 مەتر 30 مەتر، چونکە دەچمە ئەولایش ژمارەکە سالبە نێگەتیڤە کەمی لە پێشە. ئەو 130 لاپەڕەیە تەواو بوو، نەچمە لاپەڕەی پاش ئەو لاپەڕەیە، لاپەڕە 131 کە ئەویش ئێستا زۆر ئاسانە تەواوکەری لاپەڕە 130. دەتوانی شێوازەکان بەکاربێنی بۆ دۆزینەوەی ڕێسای لێکدانی ژمارە تەواوەکان. واتە ئەو ڕێسایانەی کە هەمانە لەسەر لێکدانی ژمارەی تەواو لە چێن دەرهێنایتمان ئەو ڕێسایانە لەو شێوازەی. چونکە چوم ئەگەر ئەمن چوم چارم جارانی 3 کرد دەبینم دەکاتە 12. ئەگەر 4 جارانی 2 بکەم دەبینم دەکاتە 8، 4 جار 1 دەکاتە 4، 4 جار 0 دەکاتە 0. کە دەبینم ئەمن لێرە 3 دەبیتە 2 دەبیتە 1 دەبیتە 0 دەبیتە کەم 1، واتە هەر 1 کەم دەکا، 1 کەم دەکا. ئەنجامەکە چ کەم دەکا؟ 4 12 دەبیتە 8، 4 کەم دەکا، 8 دەبیتە 4، 4 کەم دەکا، 4 دەبیتە 0، 4 کەم دەکا. دەبی لێرەش 4 کەم بکە، لە 0 کەمتر 4 چ هەیە؟ کەم 4. دیسان لە کەمتر لە کەم 4 چ هەیە؟ کەم 8. بە 4 کەمتر لە کەم 8 بێگومان کەم 12. ئاوا لەبەر ئەوەی ئەو شێوازە هەبوو توانیم ڕێسایەک ببینمەوە. شێوازەکە بەکاربێنە تێبینی شێوازەکە بکە هەر کاتێک کۆڵکەی دووەم مەبەستی ئێرەیە، کۆڵکەی دووەم چونکە ئەوە کۆڵکەی یەکەمە ئەوەش کۆڵکەی دووەم، دوو کۆڵکەمان هەیە لە لێکدان لێرە بێگومان لە جێش کە ڕەنگە 3 و 4. کۆڵکەی دووەم 1 کەم دەکا، ئەنجامەکە 4 کەم دەکا. هەر کۆڵکەی یەکەم 1 کەم دەکا، ئەنجامەکە 4 کەم دەکا. کەواتە گەیشتینە ئەو ڕێسایی کە دەینە خوارێ لە ئەنجامەکەی 4 کەم دەبیتەوە، کۆڵکەکەش 1 کەم دەبیتەوە. لەبەر هەندێ دەزانین کە لێکدانی ژمارەیەکی پۆزیتیڤ لەگەڵ ژمارەیەکی نێگەتیڤ کردیە ژمارەیەکی نێگەتیڤ، کردیە ژمارەیەکی کەم لە پێش. ئەوجە ڕێسایەکە ئەوەیە ئەگەر ژمارەکەم هەبوو کۆی لە پێش بوو یان هیچی لە پێش نەبوو هەر پۆزیتیڤە، ئەگەر لێکمدا لەگەڵ ژمارەیەکی کەمی لە پێشە ئەنجامەکە کەمی لە پێشە، ئەنجامەکە کەمی لە پێشە. نیشانەی ئەنجامی لێکدانی ژمارەیەکی موجب لەگەڵ ژمارەیەکی سالب هەر سالبە هەر نێگەتیڤە هەر کەمی لە پێشە. نمونەی دووەم شێوازەکە تەواو بکە. ئەگەر ئەمن کەم 4 هەبوو لێکمدا لەگەڵ 3 ئەمن دەزانم
تازە ڕێسایەکەم زانی کە ئەنجامەکە دەکاتە کەم ژمارەکانیش لێک دەدەم. ئەوجا ئەگەر کەم چارم هێنا جارانی دووم کرد دیسان ئەویش دەکاتە کەم. شێوازەکە چییە؟ ئەمن چەند کۆڵکەی دووەم بە یەک کەمەوە ئەنجامەکە زیاد دەبی بە 4 چونکە کەم 8 گەورەترە لە کەم 12 بە 4 کەم 4 گەورەترە لە کەم 8 بە 4 0 گەورەترە لە کەم 4 بە 4 کەواتە لێرەش ئەمن ئەوەی کەمەوە دەبتە کەم 1 دەبی ئەنجامەکەم گەورەتربی لە 0 بە 4 واتە دەبی 4 بی کەواتە لێرە دەبی 8 بی کەواتە لێرە دەبی 12 بی. ڕێسایەکەی ئەمن لێرە فێر دەبم چییە؟ ئەگەر دوو ژمارەی نێگەتیڤم هەبوو ئەنجامی لێکدانیان پۆزیتیڤە. ئەگەر دوو ژمارەی کەمم هەبوو ئەنجامەکە کۆیە، بەڵام پێویست ناکا بنووسم، دەگەمە ئەو دەرەنجامەی، دەگەمە ئەو ڕێسایی. شێوازەکە بکە هەر کاتێک کۆڵکەی دووەم یەک کەم بکە ئەنجامی لێکدان 4 زیاد دەکا. ئەو تێبینیە بەکاربێنە بۆ تەواوکردنی شێوازەکە. کەواتە هاتمە لای ئەو ڕێسایی کە چەند ئەمن بێمە خوارە یەک کەم بکەم لێرە ئەنجامەکە 4 زیاد دەکا. لەبەر هەندێ گەیشتمە ئەو ڕێسایی کە لێرە دەبی بنووسم 4 بە پۆزیتیڤ. ئەگەر چی ئەو دوانە کەمن واتە دەگەمە ئەو ئەنجامەی کە کەم جاران کەم دەکاتە کۆ. تێبینی ئەوە جارانە خوێندکاری ژیر نەک کۆکردنەوە و لێدەرکردن، جاران لێکدان. نیشانەی ئەنجامی لێکدانی دوو ژمارەی پۆزیتیڤ و دوو ژمارەی نێگەتیڤ هەر پۆزیتیڤە و ئەو ڕێسایەمان دەستکەوت. ئەو ڕێسایە زۆر گرنگە، هەمیشە دەبی لە پێش چاومان بیخینینەوە. ئەویش چییە؟ ئەنجامی لێکدانی دوو ژمارەی تەواو کە هەمان نیشانەیان هەبیواتە یان هەردووچیان ئەگەر دوو بوون یان هەردووچیان کۆ بن یان هەردووچیان کەم بن ئەنجامەکە هەر پۆزیتیڤە. بەڵام ئەنجامی لێکدانی دوو ژمارەی تەواو کە نیشانەکان جیاواز بن، یەکەچیان کۆیە و یەکیان کەمە ئەنجامەکە هەمیشە کەمە، هەمیشە نێگەتیڤە. ئەوجا مەرجنیە کامەیان یەکەمیان یان دووەمیان. بۆ وێنە کەم 2 جاران کۆ 3 دەکاتە کەم 6 دووش جاران کەم 3 ئەویش هەر دەکاتە کەم 6 واتە مەرجنیە کامە ئەوەی ژمارە یەکەم کۆڵکەی یەکەم یان کۆڵکەی دووەم لێرەش هەر دەکاتە کەم 6. واتە ئەگەر ژمارەی هێمایە نێگەتیڤەکان تاک بوو ئەنجامەکە نێگەتیڤە. ئەگەر ژمارەی هێمایە نێگەتیڤەکان جووت بوو واتە 2 بوو یان 4 بوو یان 6 بوو ئەنجامەکە هەمیشە پۆزیتیڤە کۆیە. واتە ئەمن ئەگەر کەم 2 جارانی بکەم لەگەڵ کەم 3 جارانی بکەم لەگەڵ کەم 4 یان کەم 1 یان کەم هەرچبی ئەنجامەکە نێگەتیڤە چونکە 3 کەمم هەیە کە ژمارەیەکی تاکە. ئەگەر 2 کەمم هەبوو ئەوجە دەبیتە پۆزیتیڤ، ئەگەر 4م هەبوو ئەوجە دەبیتە پۆزیتیڤ. لێکدان و دابەشکردن دوو کردداری پێچەوانەنا. بۆ شیکاری پرسیارێکی دابەشکردن بیر لە پرسیارێکی لێکدانی پێوە بەستراو بکە. واتە لە خشتەی ژمارەکان ئەمن دەبی بچم بزانم، بچمە لای هەفتەکەی و بچمە لای 42 بزانم چەند جاران هەفت دەکات 42 کە دەبینم 6 جاران هەفت دەکات 42 واتە ئەگەر ئەمن 42 دابەشی هەفتی بکەم بێگومان دەبی بکاتە 6 چونکە 6 جاران هەفت دەکات 42.
واتە 7 جاران 6 یان 6 جاران 7 هەر یەک شتە دەکاتە 42 کەواتە ئەگەر ئەمە 42 دابەشی 7 بکەم دەبی بکە 6 ئەگەر 42 دابەشی 6 بکەم دەبی بکاتە 7 ئەمە لەو سێ ژمارەی زیاترم نییە کە پەیوەندیان بە یەکەوە هەیە. بێگومان هەمیشە ژمارە گەورەکە لێرە کە دابەشی ژمارە بچووکەکەی دەکەم لە خشتەی لێکدان ئەو هەیە. پرسیارەکانی لێکدانی بە یەک بەستراو بەکاربێنە بۆ ئەوەی نیشانەی ئەنجامی دابەشکردن بدۆزیەوە. باشە، ئەگەرە من 8م هەبوو جارانی سێم کردە کا 24 کەواتە ئەمن ئەگە 24م هەبوو دابەشی سێم کردە بکاتە 8 یان 24م هەبوو دابەشی 8م کردە بکاتە 3 ئەدی ئەگەر ئەمن کەم 8م هەبوو جارانی سێم کرد ئەوە زانیم لە ڕێسایەکەی کە دەکاتە کەم 24 چونکە تانیا یەک نێگەتیڤم هەیە تاکە لێرەش هەردەبی هەبی لەولاکەی دیش هەبی یەک لێرە یەک لێرە. ئەو جارەی ئەمن ئەگەر کەم 24م هەبوو دابەشی 8م کرد بێگومان دیسان دەبی بکاتەوە 3 چونکە ئەمن هەمیشە لێرە دەبی 2 کەمم هەبی هەتا ببیتە پۆزیتیڤ وەکو ئەوەی وایە 2 کەمیشم هەبی هەتا لە کاتی لێکدان و لە کاتی دابەشکردن هەمان ڕێسایە. لێرە ڕێسایەکەمان بەدەستینە ئەنجامی دابەشکردنی دوو ژمارەی تەواو کە هەمان نیشانەیان هەیە واتە هەردووچیان پۆزیتیڤن یان هەردووچیان نێگەتیڤن ژمارەکە ئەنجامەکە هەمیشە موجەبە کۆیە پۆزیتیڤە. بەڵام ئەگەر ئەنجامی دابەشکردنی دوو ژمارەی تەواو کە نیشانەکانیان جیاواز بێ بریتیە لە ژمارەیەکی سالب ئەگەر یەک لە ژمارەکان ئەو شەرت نییە و مەرج نییە سەرەبی یان ژێرەبی تەنیا هەر یەکەچیان سالب بوو نێگەتیڤ بوو ئەنجامەکە نێگەتیڤە. واتە ئەمن ئەگەر لە کاتی دابەشکردن یەک نێگەتیڤیان یەک کەمم بەبەر چاو کەوت یەکسەر ئەنجامەکە کەمە ئەگەر 2 کەمم بە پێش چاو کەوت ئەنجامەکە پۆزیتیڤە کۆیە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕەی 131 و 130 کە لاپەڕەی پێش ئەو لاپەڕەیە بوو هەست ناکەم زۆر ئالۆزە ئەو بابەتە بابەتی لێکدان و دابەشکردنی ژمارە تەواوەکان هیوادارم ئالۆز نەبی بەلای خوێندکارانیش. دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەی داهاتوو هەر بژی.